اما چەندێکی ما بۆ فڵان کارێ ئەوە کاتێ بانگی نوێژی ئەسرا. سڵای خۆی گەورەتان لەوێ هاوڕانی خۆشەویستم، هیوادارم باش بن. هاتین وڵاتان بۆ ڤیدیۆیەکی نوێ. ئێمە لە سەرگەڵووین. ئەگەر ئەزانن ئێمە بۆچی هاتوین، لاچێ هەندێک جار لاچێ جێ پێکەنین بێ بۆیەوە، بەڵام من ماڵە دراوسێکەمان خەڵکی سەرگەڵوون. تەبعەن پێم وتم ئەگەر ئەم جاران ئێوە چوونە سەرگەڵوو گەنمتان کوڵان و کرتان بە ساوەڕ ئاگدار بکەنەوانێ خۆمێم ڤیدۆتان بۆ بکەم و حەزەکەم ڤیدۆی گواستنەوەی کوڵانی گەنمتان بۆ بکەم کاتێکا کرێ بە ساوەڕ. ئیشەڵڵا ئێوە لەگەڵ ما بن تا چینە ماڵی دراوسێکەمان کە خەڵکی سەرگەڵووە، لێ ڤیدۆی کوڵانی ساوەڕەکەتان بۆ بکەم. ئێمە لە سەرگەڵووی لەگەڵما بێنەوانێت تا کۆتایی ڤیدۆ. عزيزي سلامة خدمتي. نبين ناران خوشيست كان مكان بام جوارا دا كل هندريتو وردوردا دواي ساب دا كريتو وانيو وكريبا ساور. بلا وانت دواي وسار دا كريتو كا عزيز؟ داوي دوان توز صار اقرا كيلي ششنوا كاغركان ششاي دوان هنا به كان برين سارديه كان وشون سارديه كان اقرا كان ششاي مزلك داغرن بلا انت دوان كان قرينو دوان اي بن سربان هريخ بلا الناس خوش به على سر تشادر اشتي هريخ الناس خوش به سلام كم قاعد مالاتان كم يله مالاتان كم مالي ما قاعد ما قاعد هنا بوي بيمازنا بنتاو جوي كتابتي هي وش صعبة الدار عزيز وتما تشعفهم كمان برجوي هنا برن ميوجاوا سودية ودارة كانونيا بدرختك انا كوزركي وستعارة خريجي هيغاني قال كتاوكي بيزاني خبير هوني اما چنشي ما با كلان كعزيز اما لا غزات مشاكل كوا او في توزش كارسيني بسيتي يك توزش كا او كارسيني تشور مدى جاله بس دي غربا او كارسيني في كارسيني هنا والله إلى بازار قبزان الدنيا بيتسنقتي بحاضري بكريلاني ولم بس ليه بدل قالتي بطاقة إخوان مجوان باشا وإشي خوش واه درس هتركاتي ذاكرتني شي خريكة دهاوري تركاتي ذاكرتني قنمك هاتو بينري بن تو دراكم بدس قنمك ميتي شتر رقابة بس بتك بناك نابت وتاو باشا أصلا
جاجا سەری پێ باشترە گرێ ئەی سەردی بۆ کەسەڵخەتەوە با کابەکە سارد بێتەوە کا عەزیز بۆن کەس نەبێ ئارە وەڵا ئەدەی نانە تو زیاد چور گنجایی دانسته مێوژەکەی پێوەیەتی او ئازاری ناستی سوێنە مال بوزاکەم لە مەنتیقا کوردەکانە بەڵێ لەسنەیە سای تاڵ و مێوش لە سەفەری ئایخوا کەنار خۆشە بەڵێ هاوڕانی خۆشەویست لە درێژەی گەشتەکەمانە سەردانێکی نزگەوتی سەر گەڵۆشەکەینەوە بایەوەش هەردی ئاشناون بۆ چەند جارێکە ئێمە ڤیدیۆیەکەین کاتێ بانگی نوێژی ئەسرا خۆشە بێکەوە هەنارولی مۆکە پێسەدی ئازاری پێسەدی تۆ دەناگەم ئەوتان بە ئەزبەری دێکیش پێکە هاوڕان خۆشەویست زانی هاوڕانی خۆشەویست سەوارەکان هەڵخست بوو تا ئەمە هاتینەوانەیە تر بەم جۆرە هەڵەخرێت و پاشان لە ئاش شەیرێت و هەرم گەنمێ ئەبێت بە ساوەر ماشەڵڵا جوانە ئەم بۆی نەترشێتێک وەردانەی ئەوەیە بۆ ئەوەی کە ساردەوە بێ و دوام بێسرەحە وشکە بێتەوە بەڵێ دنیاش سار بۆ ئێستا باشە تێکبەدانی زۆر نایە ئەی تا پێنێک بێ باشترە دنیا فێنێک بێ ناترشێ بەزەگە دنیا گەرم بێ لە هاوی ناهینەکەی بێ لە سەعاتێکا دوشێ جار نێتی تێشی وەردەی بۆی نەترشێ ئێستاکانە ئێستا باشە دنیا خێنکە بۆ بەتەبیعەت سار دەبێتەوە یعنی هاوڕێ وەکو باسەکەڵم گەنما هەتا دنیا پێنێکتر بێ باشترە بۆ ئەوەی نەترشێ باشتریش وشکە بێتەوە کە عەزیز بۆ وشک بوونەوە درامتر وشکە بێتەوە بەس چینە ناترشێ ئەڵە درەنگتر وشکە بێتەوەنێ بەڵام باشترە بێ ساوارەکە تامی خۆشترە بێ ساوارەکە تامی خۆشترە بێ ئێمەگەرمی تامی ناخۆشە مەڵێ بەڵێ هاوڕانی خۆشەویست ئەمە ڤڵۆگی گەشتی ئەمڕۆمان بوو تەبان ئێمە هاتین بۆ ئەوەی چۆنێتی کوڵانی دالوونە چۆنی چۆنێتی دروستکردنی ساوەر بە چای خۆمان ببینین کە ئێمە لە مناڵی ڕاستی ئەم شتانەمان دێنیوە بەس خۆش بوو بەڕاستی ئێمە یعنی جای تر بە چای خۆمان ببینەوانێ
بۆ هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوانە بۆ گواز پێێتەڕێت تا دیمەنێکی تر و بڵاکی تر و گەشتێکی تر سپارتای خوابن ماڵ ئاوە